سڵاو ڕێز و بەخێربێی بۆ وانای بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم گەیشتینە لاپەڕە 28 لاپەڕە 28 لە لای چەپ نووسرایە پێداچوونەوەی خێرە ئەو ژمارەیە بنووسە کە هەزاری زیاترە هەتا بزانین هەزار زیاتر دەبی لێرە بزانین کامە خانەی هەزارانە ئەوە خانەی یەکان دەیان سەدان ئەوە خانەی هەزارانە هەزاری زیاتر دەنووسین کەوا بۆ ئەو یەکە کۆ دەکەینەوە لەگەر 1000 دەبیتە 2000 ژمارەکە چی لێدێ؟ تەنیا دەبیتە 2350 یەک زیاد دەبی لۆ خانەی هەزاران لێرە خانەی هەزاران لە چێ؟ ئەوە یەکان سەدان یەکان دەیان ببورن یەکان دەیان سەدان ئەوەش 1000 یەک ژمارەی لۆ زیاد دەبیتە چەند؟ یەکەکە ئەو یەکەی ئێرە هەروەکو خۆیتی ئەوە دەبیتە 6 دەبیتە 16 ئەوە هەروەکو خۆیتی ئەوە هەروەکو خۆی ئەوە هەروەکو خۆی کەواتە ژمارەکە دەبیتە 16970 تەنیا ئەو پێنجە زیاد دەبی وەکو ئەو دووەش زیاد بوو لێرە کامە لە سێ لە ژمارە 2 ئەوە یەکان دەیان سەدان ئەوە هەزاران ئەو هەفتە دەبی بە 8802 لێرە لە 5 ئەوە یەکان دەیان سەدان ئەوە هەزاران کەوابوو ئەو چارە هەروەکو خۆیتی ئەو دووە یەکەکی یەک ژمارەی لۆ زیاد دەبی بە 3 ئەوانی دیش هەروەکو خۆیانن کەوابوو تەنیا گۆڕانەکە لێرێ ئەوە دەبی بە 3 43678 لێرە لە 4 یەکان دەیان سەدان ئەوەش هەزاران کەوابوو ئەو سێیە دەبی بە 4 24618 ژمارەکە ئاوای لێدێ ئەگەر زانیت کامە ڕەنووس لە خانەی هەزارانە زۆر بە ئاسانی دەتوانی ژمارە نوێیەکەت بنووسی کە هەزاری زیاترە لەو ژمارانە لێرە ئەو دووە دەبتە 2000 ژمارە نوێیەکە 2000 لێرە 16000 لێرە 43000 لێرە 8000 لێرە 24000 ڕەنووسەکانیش هەروەک خۆیانن ئەوە ئێستا دێینە بابەتێکی لای بابەتێکی نوێ وانەی 2 ئەژمێرکردنی هزری واتە بەبێ بەکارهێنانی پێنووس و کاغەز دەتوانین ژمارە کۆ بکەینەوە یان لێک دەربکەین یان لێک بدەین بیر فێر بە یەکەم جار پاشان دەڵێ بیر بکەوە و ئەژمێر بکە لە هەندێک کاتدا پێویستت بە کاغەز و پێنووس نابێت بۆ ئەژمێرکردن دەتوانی یەکێک لەم ڕێگایانە بەکار بهێنی ڕێگای یەکەم چییە؟ دەتوانی بە هزر دەیان پاشان یەکان کۆ بکەیەوە ئەگەر ژمارەیەکی دوو ڕەنووسیت هەبوو واتە یەکانی هەبوو لەگەڵ دەیان وەکو ئەو ژمارەیە ئەوە یەکانە ئەوەش دەیانە ئەوە یەکانە ئەوەش دەیانە چ دەکەی؟ یەکان کۆ دەکەیەوە لەگەڵ یەکان دەیان کۆ دەکەیەوە لەگەڵ دەیان بەڵام یەکەم جار دەیان کۆ دەکەیەوە ئەو جا یەکان کۆ دەکەیەوە لێرە چ نووسرایە؟ بیر بکەوە
بیر بکەوە. 58 پێک هاتووە لە چ؟ پێک هاتووە لە یەکسانە بە 50 لەگەڵ 8 کۆ 8. ئەو 58 لێرە پێک هاتیە لە 50 لەگەڵ 8 26. ئەویش پێک هاتووە لە چ؟ لە 20 کۆ 6. کابۆ تو چ دەکەی؟ یەکان لەگەڵ یەکان کۆ دەکەیەوە، دەیان لەگەڵ دەیان کۆ دەکەیەوە. دەیان چ بوو؟ 50 کۆ دەکەیەوە لەگەڵ 20 دەبیتە 7. یەکانەکەش 6 کۆ دەکەیەوە لەگەڵ 8 دەبیتە 14. ئەوجا 7 کۆ دەکەیەوە لەگەڵ 14. ئەوە بە شێوەیەکی ئاسان بە هزری ئەو هایان کردیە لە کتێبەکەش. 50 لەگەڵ 20 کۆ کرایتەوە بووەتە 7. ئەوجا 8 لەگەڵ 6 بووە بە 14. ئەوجا 7 لەگەڵ 14 ئیسان کۆ دەکرێتەوە. یەکان لەگەڵ یەکان 0 لەگەڵ 4 هەر 4 7 کۆ 1 دەکا 8. ژمارەکە دەکاتە 84. بە هزری خۆت دەتوانێت ئەو ژمارانەی هەتا ئەوە دەیان کۆ دەکەیەوە پاشان یەکان کۆ دەکەیەوە هەردوو ئەنجام کۆ دەکەیەوە کەواتە ژمارەکە 58 لەگەڵ 26 دەکاتە 84. ئەگەر کەمکردن بوو 46 کەم 25 کەمکردنەکە کووە؟ بدۆزەوە دەیان لێ دەربکە. دەیان چەندە؟ یەکەم جار دەزانین کە 46 بریتیە لە 40 کۆ 6 25 20 کۆ 5. لێرە ئاوا نووسرا لە لای دەستە چەپ بیر بکەوە 46 بریتیە لە 40 کۆ 6 25 بریتیە لە 20 کۆ 5 کە ئەومان زانی ئەو جە دەیانەکان لەگەڵ یەک کۆ دەکەینەوە 40 کۆ 20. لێرە چونکە دەرکردن بوو لێ دەردەکەین ببورن 40 کەم 20 دەکاتە 20 6 کەم 5 دەکاتە 1 پاشان 20ەکە لەگەڵ ئەو یەکە کۆ دەکەینەوە ئەنجامەکە دەبیتە 21 کەوا بوو 46 کەم 25 دەکاتە 21. ئەوانە هەموو دەبی لە هزری خۆمان بەبێ ئەوەی پێنووس و کاغەز بەکار بهێنین. لێرانە چەند بابەتێکی دیکە لێرە 39 کۆ 48 گوتمان 39 لە چ پێک دێ؟ لە 30 لەگەڵ 9 30 لەگەڵ 9 48 لە 40 لەگەڵ 8 یەکەم جار دەیانەکان کۆ دەکەینەوە 30 کۆ 40 دەکاتە 7 پاشان یەکانەکانش کۆ دەکەینەوە 9 لەگەڵ 8 دەکاتە 17 ئەوجا هەفتایەکەی کۆ دەکەینەوە لەگەڵ 17 دەکاتە 87. لێرە ئەو بابەتەی دیکە 97 کەم 52 دەکاتە چەند؟ 97 پێک هاتووە لە 90 کۆ 7 52 پێک هاتووە لە 50 کۆ 2 90 کۆ 7 ئەوەتە 90 50 ئەوەتە 50 لێکیان دەردەکەی 90 50 لێ بڕوە دەکات 40 پاشان 7 کەم 2 7 کەم 2 دەکات 5 ئەو زە دەڵێن 40 کۆ 5 دەکاتە 45. هەرچەندە بە هزری ئەوەی ڕاستی بی زۆر زۆر ئاسان نییە بەڵام پێویستە خوێندکار هەر فێربی